ئەنجامدانی پرسی سربەخۆیی هەرێم گەرمترین گفتوگۆی هەموو چین و توێژە جیاوازەکانی کوردستانیانە لەوە زیاتر چۆنیەتی ئەنجامدانی ڕێفراندۆم و بەرپرسی ئەم پرۆسەیە لای ئەندامانی پەرلەمان و مامۆسایانی زانکۆ جێگەی گفتوگۆی زیاترە. ئەندامانی پەرلەمان ئەنجامدانی ڕێفراندۆم لە دەرەوەی پەرلەمان بە مەترسی دەزانن و دەژڵێن دەبێت جەمسەربەندی هاوبەشی هەمەلایەنەی لایەنە سیاسیەکان بۆ پرسەکە دروست بکرێت. خۆی لە ڕاستیدا بەر لە 100 ساڵ ئەم مانتیقەیە لە باشووری کوردستان سربەخۆیی ڕاگەیاندووە و بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی شکستی پێهێنا و جارێکی تر لکاندیەوە بە عێراقەوە. ئێمە ناکرێ هەڵی 100 ساڵی تر دووبارە بکەینەوە. کاتی ئێمە جاری سربەخۆیی دەدەین ئەبێ لەناو ماڵی خۆمانە یەک بین و دامەزراوە نیشتیمانیەکان ئەو بڕیارە بدەن بە پشتیوانی خەڵکی کوردستان و لەوێشەوە کەمپین بکەین بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە تیان بگەێنین لە 100 ساڵی ڕابردووە لە سایکسپیکۆ تاوەکو ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی تێڕوانینی هەڵە و بڕیاری هەڵەی هەبووە. ئێستا کاتی گۆڕینی نەخشەی ناوچەکەیە و ئێمە ئەبێ هەوڵ بدەین لە دەرگای ناوەندەکانی نێودەوڵەتی بدەین بە نوێنەری حزبەوە نا بە نوێنەری خەڵکی کوردستانەوە نوێنەرایەتی فەرمی کە پەرلەمانی کوردستان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ئەتوانن تیمی هاوبەش دروست بکەن بڕۆن لە ڕێگەی نوێنەرایەتەکانی حکوومەتەوە لە دەرگای کۆمەلگای نێودەوڵەتی ئەو کاتە بە ناوی حزبەوە نا بە ناوی شەخصەوە نا بە ناوی دەڤەرەوە نا بە ناوی خێڵەوە نا بە ناوی گەلی کوردستانەوە. بەشێک لە مامۆسایانی زانکۆ پێیان وایە ئێستا کاتیەتی پەرلەمان کارا بکرێتەوە و خاوەنی ئەم پرسەش بێت لایەنە سیاسیەکانیش هەڵوێستی هاوبەشی یەکگرتووی نەتەوەیی بخەنە ڕوو. بێت و قەنەعەت بە تاکەکان بکەی کە تا چەندێک ئامادەیت هەیە بۆ سەربەخۆ کە تا چەندێک لە داهاتووە نابرێت لە برسا کە تا چەندێک لە داهاتووە ئابووری بەهێزە بێ ئەبێت وڵاتێک کە بتوانێت سەروەری خۆی بپارێزێت. ئێمە بەداخەوە تا ئێستا زمینەیەک ماساز نەکردو بۆ تاکەکان کە بتوانین پێیان بڵێن ڕیفراندۆمەکەین لەبەر ئەم هۆکارانە ڕێگایکی ڕۆشنمان نییە پیشانیان بین هەر قەنەعەت هەر ئەبێ بڵین بەڵێ و تەواو نەخیر ئێمە کە وتمان بەڵێ ئەبێ هەموو شتەکانمان زمینە سازیمان کردوێت لە بۆ داهاتوو بەڵام ئێمە تا ئێستا هیچ زمینە سازیەکمان نەکردووە. بچووکترین نمونە دەبێ ئەگەر حکوومەتی هەرێم لە ئێستا بەتەمای ڕیفراندۆم بێ بکات بۆیە گەنمی جوتیارانی بکڕیاودای بنایە ئەگەر وڵاتانی دراوسە سنووریان لە داخستین چۆن بتوانین لە ماوەی 6 مانگە خۆمان بژێنین تاوەکو وڵاتان بگەنە فریامان. فاکتەری نەخۆی بەداخەوە ئامادەکاری نیە من ترسی ئەوەم هەیە ئەو ڕیفراندۆمەی کە لە ساڵی 2005دا کە کرا نزیکەی 95 بەسەرەوەی هێنا دەنگ دوای 13 ساڵ لە تێپەڕبوونی دەسەڵاتی کوردی ئەمجارە لە پاشەکشەیەکی کەم بداتن و خەڵک ئامادە نەبێت دەنگ بدا لەبەر کۆمەڵک هۆکار پێویستە سەرکردایەتی سیاسی متمانەی خەڵک بەدەست بهێنێتەوە بۆ ئەوەی بەرەی ناوخۆ پتەو بکات هەر دەسەڵاتێک خەڵکی لەگەڵ بێ بێگومان ڕوبەڕووی تەحەدیەکان دەبێتەوە بەڵام ئەگەر خەڵکی لەگەڵ نەبێت ناتوانێت و لە ڕووی فاکتەری دەرەکیشەوە دیسانەوە ئێمە گرفتمان هەیە. ئەو لایەنە سیاسیانەی تاوەکو ئێستا بەشداری کۆمیتەی ئەنجامدانی ڕیفراندۆمیان کردووە لە سەرووی هەموو شانەوە یەکێتی دوایین هەڵوێستی کاراکردنەوەی پەرلەمان و ئەنجامدانی ئەم پرۆسەیە لەژێر سایەی پەرلەمان و مەرجی دەنگدانی بەڵەیەتی بۆ ئەم پرۆسەیە بەڵام تاوەکو ئێستا ئەگەرچی هەوڵەکان بەردەوامن پەرلەمان کارا نەکراوەتەوە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.